درودانەکە ئاگربەربوونی دەرسەنتەرێ باژێرێ دهۆکێ البازارێ کەڤنیە جلوبەرگا بەرناسە 2 ساعتا ئاگر بەردەوام دەبێت الدوف ئامارێن دەستپێکی کەسێک دەبێتە قوربانی و ئێکی دنجی 100 سۆتناوی گرانە و چارێندن بریندار بوون و زێدەتر ژە هەفتی دوکانان هاتنە سۆتن و شناف چۆن ئەگەر ژیادە زەڤراندن بۆ مولدێ کارە بێ لەسەر بارەگایە دوکانە و هەبوونا تەنکەرێکی گاس وایلێ لوی دەمی کار لەسەر هاتەکردن بلحێمێ و ئاگر بەربووێ و تیمێن ئاگرڤەمراندنێ و پۆلیسێن ئەمناهیە و خەلکێ ئامادەبووی ڕوودان بەڤیر ڕەنگی دیت بوو. دابزانین که بس سبب چه؟ ام بيفا ما ان شاء الله تقريبا اجريه تمرادي ام محاوله سحكيني هكر اجرك العاده كهبي داب تمرينين زياده ماديه هين زياده جيانيه هين ام بيفا بس دابزانين امريكا و جردا خوب بكين دابزان كاتشه از باچه جيب دكانه كايس كاتشاله اجر شمول ده سبيكر تانك لحيم كر تانك بيفا باقي وزي اجر بربوسيكي وحتى انه كما دوس بريندار يا صوتي ما برينا خاصه وقت يجي اشتاد شو ديار لنا كا تقریبا حدود 5 دکانه کاسا بله دنگ هات و دنگ قیجیت جنکا هاتن و همه هم روین ما هاگش دکانه و مالی نه ما هم چون و برای خدینه اول دکانه منه او برچاف چطه نمایا بس الحمدلله هم ساخین و مال دنیای چنینه شکرش خوده فەرەبێژین ئەوە چەند جارە ئاگر بەردە دوکانێن باژارێ دهۆکێ لێ هەبوونا مۆلدان سەر بارەگای بخرابی دێتە بەحسکردن هەرش بۆ قەرەبۆکردنا خودانێن دکانان تیمێن بەرگریا شارستانی دەبێژن ئەو دێ راپۆرتاخۆ بلندکەن بۆ حکوومەتێ و ئێدی دێ ئەو بریاردەن مایەبێژین دەمەک درێژ دەبێتن تاکو ئەف جهێ ئاگر لێ کەفتی جارێکدن دروست ببە و خەلک لێ کار بکەن مزگین شکری کورسات نیۆز دهۆک